ئەو خاڵ و تەوەر و پرسانەی کە لە گفتوگۆکاندا باز دەکرێت چین و دەرەنجامیان گفتوگویانە بەکوێ دەکات گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک مەیسا مورادی توێژەری سیاسی ڕاستەوخۆ لە کۆپناگنەوە لەگەڵمانە. کاک مەیسەم سڵاو لێبێ، سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان. بە خوێندنەوەی تۆ بەڕوانینی تۆ لە گفتوگۆکانی ئەمڕۆدا باسی چی دەکرێت؟ دیارترین ئەو خاڵانەی کە لەسەری دەوەستن چین. سڵاو ڕێز کاک فرانکۆ، ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. دیارەکە پێشەوەی کە گفتوگۆکان دەست پێ بکات کێشەیەکی بنەڕەتی تێدا هەبووە، ئەویژەوە بووە کە ئێران داوای گفتوگۆی ناڕاستەوە خۆی کردووە. ئەمریکایەکان باسییان لەوە کردووە کە دانوستانەکان هەمووی بێ ڕاستەوە خۆ بێت. ئەمە بابەتێکە کە ئایا جێبەجێ دەکرێت. پێم وایە کە لە کاتژمێرەکانی داهاتوودا ئەم تەوەرە ڕوون دەبێتەوە کە هەر بەڕاستی ئایا دانوستانەکە بێ بەڕاستەوە خۆیان ناڕاستەوە خۆ. جیالەوە ئەوەی کە هەیە ئەمریکایەکان پێداگریان کردووە لەسەر پرۆگرامی ئەتۆمی ئێران، وەکو هێڵی سووری خۆیان باسییان لێ کردووە لەم دانوستانەدا، وتویانە بە هەموو شێوەیەک ئەبێت ئێران پاشەکشەیەکی بنەڕەتی بکات لەسەر پرۆگرامی ئەتۆمیەکەی. وم پێم وایە کە ئەمە دەتوانێت کە زۆر باس هەڵبگرێت، زۆر ڕەهەندی هەبێت، بەتایبەت ئەوەی کە ئیسرائیل چۆن دەڕوانێتە ئەم پرسە و ئەوەی کە ئەمریکا دەڵێت کە دەبێت پرۆگرامی ئەتۆمی ئێران کۆتایی پێبێت، تا چه ئاستێک ئەمریکا دەیەوێت کە کۆتایی بە پرۆگرامی ئەتۆمی ئێران بێنێت. ئایا بەو شێوازەسە کە بنیامین نەتانیاهۆ دەڵێت کە باسی لێ کردووە مۆدێلی لیبی ئەبێت جێبەجێ بکرێت، یان ئەوەی کە نا هەر ئەوەی کە ئەو یۆرانیۆمەی کە ئێستا لە زیاتر لە 60% ئێران دەستی پێڕاگەیشتووە کەمتری بکەنەوە. هەموو ئەم بابەتانە دەتوانێت ئەم دانوست مۆدلی لیبی ڕەنگە من تێ بگەم، بەڵام ڕەنگە بینەران هەندێکیان لەلایەن ڕوون نەبێ. مۆدلی لیبی ئەوەی کە لە لیبیا ڕوویدا، ئایەمە ڕوونی بکەینەوە بۆ بینەران، چونکە ئێران ئایا بەمە ڕازی دەبێت، چونکە چارەنووسی لیبیای لە بەرچاوە کە ئەو مۆدێلە بەکوێ گەشت. ڕاستە مۆدلی لیبی ئەوە بڵێم کە مۆدلێکە کە لە سەرەتاکانی دوای هێرشی 11 سپتامبر بۆ سەر ئەمریکا سیاسەتی دەرەوەی خۆی بەتایبەت لە ئەفریقا گۆڕانکاریەکی بنەڕەتی بەسەرداهێنا، هێرشی کردە سەر گروپە تونترەوە ئیسلامیەکان و قەزافیش کە پرۆگرامی ناوەکی موشکی هەبوو، ترسێکی زۆری هەبوو کە ئەمریکا هێرش بکاتە سەری. ئەوە بوو کە کاتە دانوستان و گفتوگۆ لەگەڵ ئەمریکادا ساڵی 2003 ئاخرەکانی 2003 تا 2004 گەیشتن بە ڕێکەوتنێک بۆ واتایە کە هەموو پرۆگرامی ناوەکی و موشکی لیبی ئەبێت تەسلیم بکرێت و هەمووی لە ناوچوو بە چاودێری وڵاتانی ڕۆژاوایی. ئەوە بوو کە لە 2011دا لیبی قەزافی ئەگەر بڵێم بڕیارنامەی 1973 هاتە دەرەوە لە ئەنجومەنی ئاسایش و بوو بەهۆی ئەوەی کە ناوچەی دژەفڕین لە لیبی دروست بکرێت لە دوای بەهاری عەرەبی و بوو بەهۆی داڕمانی دەسەڵاتی قەزافی. ئەوە بوو کە ئاخرەکەیمان بینی. ئەمە ئەو مۆدلە بوو کە بەشێکی زۆری چاودێران باز لەوە دەکەن کە ڕووخانی دەسەڵاتی قەزافی لەو دانیشتنەوەیان لەو ڕێکەوتنەی کە لە نێوان ئەمریکادا لە ساڵەکانی 2003 و 2004 هەیبوو وای بەسەر هاتووە، هۆکاری سەرەکی بوو. مۆدلی لیبی بە شێوەیەکی گشتی لەسەر پرۆگرامی ئەتۆمیەکەی ئەوەیەکە کە بنیامین نەتانیاهۆ باسی لێ کردووە، بە هیچ شێوەیەک نابێت هیچ دامەزراوەیەکی ناوەکی لە ئێرانە بوونی هەبێت و دەبێت هەمووی لە ناو بچێت و لەژێر چاودێری وڵاتانی ڕۆژاوایی و ئاژانسی وزەی ئەتۆمی نێودەوڵەتی دابێت و ترس و دڵە ڕاوکەکان بەم جۆرە کۆتایی پێێت، نەک ئەوەی کە پاشەکشەیەک بکرێت بۆ ماوەیەک یان یۆرانیۆمەکە کەم بگرێتەوە، لەبەرەوە کە ئیسرائیلەکان پێیان وایە ئێران توانایی هەیە و زانیاریەکانی هەیە، دەتوانێت لە ماوەیەکی زۆر کورتدا دەستی پێڕابگاتەوە و گەشە بکاتن. باشە کاک مەیسەم، دواتر دەزانین چارەنووسی لیبیا بەکوێ گەشت. ئێران کە ئەمەی لە بەرچاوە، ئایا هێندە ناچارە ڕازی بێ بەم مۆدێلە؟ زۆر ڕاستە، پرسیارێکی بەجێشە کاک فرانکۆ. دەزانی ئێران لە دۆخێکی زۆر ناسەقامگیردایە و لە مێژووی خۆیدا لەم 45 ساڵیدا لەم دۆخەدا نەبووە. سیاسەتی دەرەوەی ئێران شکستی هێناوە لە ناوچەکەدا، باڵەکانی خۆی ئەو پرۆکسیانەی کە هەیبوو هەموو پاشەکشەی پێکراوە. سوپای قودس پاشەکشەیەکی بنەڕەتی پێکراوە لە لوبنان بۆ سووریا، لە سووریا بۆ عێراق و ئێستش فشارێکی زۆریان لەسەرە لە عێراقەوە بۆ ناوخۆی ئێران. من ئەوە بگێڕمەوە کە ساڵی 2007 مامجەلال لە کۆبوونەوەیەکە
لەگەڵ قاسمی سولەیمانی کۆبوونەوەیەکی بووە لە کۆبوونەوەکە دەگەڕێتەوە دەڕوا بۆ لای فەرماندەی سوپای ئەمریکا لە عێراقا ژێنەراڵ پێتراوس مامجێلال لەگەڵ یادا دەنیشێەوە بەو فەرماندەی سوپا دەڵێ کە من پەیامێکم هەیە لەلایەن قاسمی سولەیمانیەوە بۆ تۆ. قاسمی سولەیمانی پێمی وتووە کە ئەمریکا بۆ ئەوەی کە بۆ سیاسەتی دەرەوەی ئێران لە عێراق، غەزە، ئەفغانستان و چ بەش سووریە دەبێت لەگەڵ قاسمی سولەیمانیەدا بنیشێ. وەزیری دەرەوەی ئێران هیچ کارەیە. ئەمە پەیامێک بووە کە مامجێلال گەیاندیوێتی بە ئەمریکاییەکان. لە ئێستادا ئێمە ئەوە دەبینین قاسمی سولەیمانی نەماوە، سوپای قودس لاواز بووە، باڵەکانی لە ناوچووە پرۆکسیەکانی. ئەمە کارتێکی بەهێزی ئێران بووە هەموو کاتێک لە دانوستانە لەگەڵ وڵاتانی ڕۆژاوای بەتایبەت ئەمریکادا. ئێستا ئەمەشی نەماوە. هاوکات لە ناوخۆشەوە ئێران تووشی بڵاوسانێکی زۆر بووە، ئابووری گرفتێکی زۆر کە ناتوانێت تەحمڵی ئەمە بکات. نرخی دۆلار ڕۆژ لە دوای ڕۆژ خەریکە بەرزە بێتەوە و ئەمە ترسود لە ڕاوکەی دروست کردووە. هاوکات لە پاڵ هەموو ئەم سناریویانە کە هەیە و لە دوای 7 ئۆکتۆبرەوە دەستی پێ کردووە، ئێمە جموجۆڵێکی بێوێنەی سەربازی ئەمریکا دەبینین کە ئەتوانم بڵێم کە لە دوای شەڕی عێراقەوە ئەم جموجۆڵە بەهێزەمان نەبینیوە بەم ئاستە گەورە کە هەموو فڕۆکە دووەکانی خۆی هاود لە ناوچەکە و ترسی بۆ ئێران دروست کردووە. باشە کاک مەیسەم، هەندێک لە چاودێران دەڵێن ینی ئێران دڵنیایەوە بە جەنگیان بەڕێککەوتن بەرنامە ئاتۆمیەکیە بێ لە ناوچەوەی کە ئەمریکا و ئیسرائیل داوای دەکەن. ئایا دڵنیایە لەوەی کە بە لە ناوچوونی بەرنامە ئاتۆمیەکەی ئیتر لێی دەگەڕێن؟ من پێم وانییە کە لێی بگەڕێن لەبەرەوەی کە سیستمی نێودەوڵەتی سیستمێکە کە هەر دەوڵەتێک پاشەکشە بکات دەوڵەتی بەرامبەری زیاتر هەنگاوێک تێتە پێشەوە. نمونەیەکی هەرە بەرچاو ئەوەیە کە عێراق سەدام حوسێن ساڵی 2000 پێشەوەی کە هێرشی بکرێتە سەر لەگەڵ ئەمریکادا لە گفتوگۆ و دانووسانە بوو، بەڵام نەیدەویست پاشەکشە بکات. سەدام پێی وابوو کە هەر چەشنە پاشەکشەیە کە بکات ئێرانیەکان ئەتوانن زاڵ بن بەسەر عێراقا ئەگەر سەدام هەموو چەکەکانی بدا بەدەستەوە. ئەم عقلێتە بوونی هەیە، مەعقلێتێکی دەوڵەتیە، هەموو دەوڵەتەکان بەو جۆرە بیرەکەنەوە. ئێران پێی وایە کە ئەگەر پاشەکشەیەکی بنەڕەتی بکات، تورکیا، ئازەربایجان دەتوانن گرفتی گەورەی بۆ دروستکەن و تەنانەت لە ڕۆژهەڵاتی ئێرانیشەوە لە سنوورەکانی ئەفغانستانەوە ئەتوانێت گرفتی بۆ دروست بکرێت. یان ئەوەی کە پاکستان هێرشی ڕاستەوخۆی کردوتە ناوخۆی ئێران چەند مانگ لەمەوبەر، ئەمە ترسود لە ڕاوکە بۆ ئێرانیەکان دروستەکە کە من پێم وایە کە ئێرانیەکان دەیانەوێت لەم دانوستانەدا کات بکڕن بۆ ئەوەی کە بتوانن کارت دروست بکەن، واتە پرۆکسیەکانیان دووبارە تۆزێک وزەی پێ بدەنەوە و ئەم پرۆکسیانە بکەنە قوربانی بۆ ئەوەی کە ترامپ بتوانێت دەرگایەکی ئابووری بکاتەوە بەسەر ئێراندا، وەک چۆن وەزیری دەرەوەی ئێران لە وتارێکی خۆیدا دوێنێ بڵاو کراوەتەوە کە دەڵێت کە لاچوونی گەمارۆ ئابوووریەکان لەسەر ئێران دەتوانێت کە کرانەوەیکی ئابووری و بەرهێنان لە ئێرانە دروست بکات و ئەمە جۆرێک پەیامگەیاندن بە ترامپیشە کە بیانەوێ بۆ نمونە پەیوەندی ئابووری لەگەڵ ئەمریکادا دروست بکەن. ئەمە ڕوانگەی ئێرانیەکانە، بۆیە دەیانەوێت لە چوارچێوەی ئابووریدا بیهێڵنەوە و نەی بەنە پرسی موشەکە دووراوێشتەکانیان یان پرۆگرامی ئەتۆمی بە شێوەیەکی گشتی، لەبەرەوەی کە دەزانن کە ئەگەر پاشەکشەی بنەڕەتی بکەن لەسەر ئەم هەم موشەکەکانیان و هەم پرۆگرامی ئەتۆمیەکانیان و بەتایبەت پرۆکسیەکانیشیان ئەگەر بۆیان بکرێت پاشەکشە ناکەن، دەتێرەنسی دەوڵەتی ئێران واتە بەرگری دەوڵەتی ئێران لە ناو دەچێت و ئەمە لە سیستمی نێودەوڵەتیدا وەکو دەوڵەتێکی لاواز دەبینێت و ئەو دەوڵەتە لاوازە دەتوانێت پەلامار بترێت بە ئاسانی و بەتایبەت ئێستا کە ئیسرائیلیەکان پرۆژەیەکی زەبەلاحیان هەیە بۆ ڕۆژهەڵاتی نێوەڕاست و دەیانەوێت کە دووبارە دای بڕێژنەوە ئێرانیەکان بە باشی ئاگاداری ئەمن و دەیانەوێت کە بەرگری لە خۆیان بکەن بۆی کە دەوڵەتەکان بێنێتەوە. باشە کاک مەیسەم، بە خوێندنەوەی تۆ زەم لەم مەجاالەدا کار دەکەی، بە خوێندنەوەی تۆ گفتوگۆکان بەکوێ دەگەن؟ باجارێت پرسیاری بکەم بۆ ئێران لە سەرەتاوە دەیوت گفتوگۆکان با ناڕاستەو خۆ بن، ئەمریکا و دۆناڵد ترامپی ژووتی گفتوگۆی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ نییە، دانیشین و گفتوگۆکانە بێ ڕاستەوخۆ بن. یعنی ئێران ئایا شەرم دەکات لەوەی گفتوگۆی ڕاستەوخۆ لەگەڵ ئەمریکا بکە یان دەترسێ یان چییە وا دەکات داوای گفتوگۆی ناڕاستەوخۆ بکە؟ زۆر پرسیارێکی دروستە کاک فرانکۆ کە من پێم وایە من چاودێری زۆر لە ڕاگەیاندنەکانەکەم چ بە کوردی چ بە زمانەکانی دیکە زۆر بەباشی وەڵامی و پرسیارە نادرێتەوە. ئەمە ئەبێ بە تێۆری وەڵامی بدەینەوە، ئەو تێۆریانەی کە بۆ دانوستان هەیە. بۆچی دەوڵەتێک نایەوێت ڕاستەوخۆ دانوستان کا، بۆچی دەڵێ ناڕاستەوخۆ، واتە نێوانگیر بێنێت بە نێوانی ئەم دانوستانەی کایەتی. ئەمریکا ساڵی پێش ئەوەی کە هێرش بکاتە سەر عێراق، دانوستانەکانی عێراق و
نەتەوەی یەکگرتووەکانی دەرهێنا لە چنگی نەتەوەی یەکگرتوەکان خۆی دانوستانی کرد لەگەڵ ئەم عێراقدا لەبەرەوەی کە ئەم دانوستانانە چەند لایەنە بوو و ئەمریکا پێی وایە کە دانوستانی چەند لایەنە دەتوانێت بەرژەوەندی بۆ وڵاتانی دیکە دروستکە و نەیارەکەی کە ئەو کات عێراق بوو بەرژەوەندی پێ بکات ئێستش ئێران ئەگەر چاو لە ڕێکەوتنی یەکەمی ئێران بکەین لەسەر پرۆگرامی ئەتۆمی چەند لایەنە بوو چین بوو رووسیا بوو فەڕەنسا بوو بریتانیا بوو ئەڵمانیا بوو ئێستا ئەمریکا دووبارە ئەم دانوستانە چەند لایەنەیە دەرهێناوە لە چنگی وڵاتانە کردووە بە دوو لایەنە لێرەدایەکە کە دانوستانەکە ئەبێ بە دوو لایەنە ئێمە ئێران و ئەمریکا دەبینین لەسەر مێزی دانوستان ئەمریکا جەمسەرێکی گەورەی دنیاە یەکەم هێز بەهێزترین دەوڵەتی دنیاە و ئێرانیش کە لە دۆخێکی زۆر زۆر خراپی ئابووری و ناوچەییدایە و ئێران دەزانێت کە یاسا و ڕێسای ئەو دانوستانە هاتنە دەرەوەی هەموو درنجامەکانی ئەمریکا دیاری دەکا و لێرەدایە کە ئێرانیەکان دەترسن بۆیە بە بۆچوونی من ئەوەی کە ڕێبەری باڵای ئێران عەلی خامنەیی باسی لەوە کردبوو کە ئێمە دانوستانی ڕاستەوخۆ ناکەین ناڕاستەوخۆ دەکەین بۆ ڕوانگەی دەوڵەتی عەقڵی دەوڵەت و تیۆری دانوستان دەگەڕێتەوە نەگەوەی کە ئەوان بڵێن کە ترامپ بکوژی قاسمی سلەیمانی ئێمە نامانەوەی لەگەڵ بکوژی قاسمی سلەیمانی دانوستان بکەین شتێکی لەم شێوە نییە ئەوان دەوڵەتی هەڵسوکەوت دەکەن و ئەمەیە کە لە ئێستادا ئێرانەکان هەوڵی زۆریاندا کە نێوانگیر دروست بکەن لە بینیانە بۆ ئەوەی کە بەرژەوەندی بۆ لایەنێکی دیکە دروست بکرێت و ئەمریکا فشارەکانی کەم بکاتەوە بە واستەی ئەو لایەنە سێهەمەکەیە بەڵام ئەمریکا ئەمەی قبول نەکرد لەبەر ئەوەی کە دەیهەوێ هەموو ویستەکانی خۆی بسەپێنێ بەسەر ئێراندا و ئێرانیش بەباشی ئاگاداری ئەمەسە بەڵام بە بۆچوونی من پلانی ئێرانیەکان ئەوەیە کە بیانەوێت درێژە بەم کاتە بدەن هاوکات لە پاڵی ئەوەدا ڕێکەوتنی پێشووی ئەتۆمی بە جۆرێک لە جۆرەکان بهێنەوە بەرباز و بڵێن کە ئێمە گەشە بە ئەم ڕێکەوتنە بدەین ئێمە وەکو بەیسێک هەمان بێت ئەمە لە ڕوانگەی ئێرانیەکانەوە ڕەنگە بۆم جۆرە قسە بکەن و بۆ ئەوەی کە و هاوکات یەک خاڵی دیکەش بڵێم کاک ڕانگۆ ئەو لەوێتەکانی ئەگەر چاو لێ بکەین ئەمریکا دەڵێت پرۆگرامی ئەتۆمی موشەکە دووراوێشتەکان و پرۆکسیەکان ئێرانیەکان بە بۆچوونی من لەسەر مێزی دانوستان دەڵێن باشە ئێمە دەمانەوێت گفتوگۆ بکەین لەسەر ئەم خاڵانە با لە کۆتاییەوە دەست پێ بکەین لەسەر پرۆکسیەکان واتە لە یەکەوە نێن بۆ سێ لە سێوە بڕۆن بۆ یەک و ئەمە دەتوانێت پرۆسەیەکی کاتبەر بێت کە من پێم وانیە کە ئەمریکایەکان ئەمە گۆڵی ئەم فێڵی ئێران بخۆن و پێم وایە کە هەر لە خاڵی یەکەمەوە دەست پێکەن واتە پرۆگرامی ئەتۆمی ئەوەی کە وەکو هێڵی سووری خۆیان دایانناوە کاک میسەم ینی ئەوەی کە دەبیندرێ ئەمریکا زۆر بەپەلەیە بۆ گفتوگۆ و ئەمریکا و ئیسرائیل ینی زۆر بەپەلەن بۆ گفتوگۆ دەیانەوێت بە ماوەیەکی کەم دۆخەکەیەک لا بکەنەوە چونکە پێشتری ڕۆژداریانداوە دەڵێن ئێران بە زووی دەستی بەچەکی بە بۆمبی ئەتۆمی دەگا پیتاندنی یۆرانیومەکەی گەشتۆتە ئاستێک کە ڕەنگە لە چەند مانگی ئایندەدا بتوانێت بۆم دروستکە بۆیە بە خێرایی دەیانەوێت پرسەکەیەک لا بکەنەوە کوتەوتی ئێران دەیەوێت کات بکڕێ بەڵام ینی وا پێ دەچێت لە ناوخۆی ئێرانیش ئاستیان بەم مەترسیە گەورەیە کردی بێ گفتوگوێم جارە جیاوازە ئەوە نییە ئێران بڵێ من ئەمەم دەوێت ئەمریکا بڵێ ئەوەم دەوێت چونکە بەپێی هەواڵێکی نیویۆرک تایمز ئەمڕۆ بڵاوی کردوێتەوە دەڵێ مەسعود پزیشکیان سەرۆکۆماری ئێران لەگەڵ محەممەد باقر قالیباف سەرۆکی پەرلەمان هەروەها غوڵام حوسێن موحسینی سەرۆکی دادگای باڵای ئێران لەگەڵ خامنەیە کۆبوونەتەوە پێیان وتووە وتویانە ئەگەر ڕازی نەبی بە دانوستانی ڕاستەوخۆ ئێران دەڕوخێت ئیتر ئارەزووی خۆتە بۆ پێ دەچێ ئەمەیان بە جدی وەرگرتوێت کە ئێران ئەڕوخێ خۆشیان دەرکیان بەوە کردووە ئەمەکەی ئەمریکا ڕوونە ئەو هەموو هێزە هێناوێت ناوچەکە لە یەک هەفتەی ڕابردووە بەشێکی زۆری سیستمی بەرگری تاد و پاتریۆت کە لە کۆریای باشوور هەیبوو گواستیوێتەوە بۆ ڕۆژهەڵاتی نێوەڕاست بەشێکی بۆ ئیسرائیل ڕۆشتووە بەشێکی دیار نییە بۆ چه وڵاتێک ڕۆشتووە یان بۆ چه رێمێک ڕۆشتووە هاوا بڵێم دیار نییە بابەتەکە ئەو سیستمە بەرگریانە بۆ کێ ڕۆشتون ئامادەکاری ئەمریکاز بۆ هێرشێکی بەرفراوان بۆ سەر ئێران هەموو ئەو فڕۆکانەکە هێناوێتی بیدووەکانی و بەشێکی تری لەو فڕۆکانە ئامادەکردنی ئیسرائیل خۆی خەریکە مێشکەکان ئامادە دەکات و خەریکە 7 ئۆکتۆبری 2023 دەبەستێتەوە بە ئێرانەوە ئەمانە ترسود لە ڕاوکەی زۆری بۆ ئێرانیەکان دروست کردووە و پێم وایە بەشێکی زۆری ئەوانەی کە سیاسەتی دەرەوەی ئێراندا دەڕێژن گەیشتن بۆ درنجامێکە ئەگەر نەگەن بە ڕێکەوتن ئەگەری هێرشێکی بەرفراوان هەیە بۆ سەر ئێران بەڵام هاوکات لە پاڵەوەدا ئەو لایەنە توندڕەوانە کە
زیاتر نزیکن لە عەلی خامنەیی یان ئەوەی کە بڵێم دوورن لە باڵی ڕێفۆرم خوازەکان دەڵێن کە نابێ دانوستان بکرێت نابێ گفتوگۆ بکرێت لە کۆی گشتیا ئەمەوێ بڵێم کە ئێران لە دۆخێکی باشتان نییە لە ئێستادا زۆر جیاوازترە لە جاران جیاوازترە لە دانوستانی پێشوو کە 2015 و ڕێکەوتنیان کرد لە کاتی ئیدارەی ئۆبامادا و ئەمە دەتوانێت کە ئێران بخاتە ژێر فشارێکی چەند لایەنەوە. باشە کاک مەیسام هەندێکیش دەڵێن ینی وا پێ دەچێت ئەمریکاش بێ ئێران مەشغۆڵ بکە ئەوەی کە تۆتی ئیسرائیل دەیەوێت خۆی کۆ بکاتەوە چونکە جەنگ لەگەڵ ئێرانە ڕەنگە تۆزە قورستر بێ وەکو لەگەڵ بزوتنەوەیەکی چەکداری وەکو حەماس یاخۆت حیزب الله ئەنی ئەمریکا پێ دوایە جدیە لەوەی کە دەیەوێت گفتوگۆ بکات چونکە دۆناڵد ترەمپی ژاماژەی بەوە کرد وتی گفتوگۆ سەرکەوتنی گفتوگۆکان دەستکەوتێکی زۆر گەورە ئەبێ بۆ ئێرانیش پێ دوای ئیسرائیل بیەوێم دەستکەوتە یاخۆدەم قازانجە بە ئێران ببەخشێ؟ ئەمریکا ئامادەیە سوورە لەسەر ئەوەی کە گفتوگۆ بکە بەڵام بەو درەنجامەی کە دۆناڵد ترامپ دەیەوێت یان ئەوەی کە ئیسرائیلی پێڕازی بکرێت و ترسود لە ڕاوکە ئیسرائیل تا ئاستێکی زۆر کۆتایی پێبێت. دەزانی چۆنە کاک ڕانکۆ بە لە بەرچاوگرتنی ڕێکەوتنی پێشووی ئێران و ئەمریکا یان وڵاتانی پەنج کۆیەک ئەمانە لە کاتی ڕێکەوتنەکەتا ئێران پارێکی زۆری بۆ گەیشت وەتوانی کە هەموو پرۆکسیەکانی لە ناوچەکە پرچەک بکات پرۆگرامی موشکی خۆی پەرە پێ بدات و پرۆگرامی ئەتۆمیەکە یۆرانیۆمەکەی لە 3% یۆرانیۆم گەیاندوەتە 60 کە ئەومان لەبیر نەچێت ترسی ئەمریکا و ئیسرائیل ئەوەسە کە یۆرانیۆمی 60% لە ئەزمموی شەڕی دووەمی جیهانی ئەمریکا ئەو بۆمبەی کە خستی بەسەر ژاپۆندا لە کاتی تاقیکردنەوەکەیدا یۆرانیۆمەکەی 60% بوو و ئێران دەتوانێت ئەگەری هەیە بەم 60%ش بۆم دروست بکات بەڵام میتر میکانیزمەکانی تری جیاوازە گواستنەوەی موشەکەکانی ئەو بابەتە ئەمریکایەکان دەیانەوێت کە ئەم جارە وەکو ڕێکەوتنی پێشووتر نەبێ بە تایبەت ئیسرائیلیش پارەیەکی زۆر نەڕواتەوە بۆ ئێران لە دوای ئەوەی کە ئەم هەموو پرۆکسیانە کەوتون دووبارەم پرۆکسیانە زیندوو بکرێنەوە لەلایەن ئێرانەوە لەبەرەوەی کە ئەزممویان هەیە لەگەڵیا بۆیە من پێم وایە ئەگەر ڕێکەوتنیش بکرێت بەو جۆرەی کە چاوەڕوان دەکرێت کە ئابووری بکرێتەوە یان دۆلار نرخی کەم بێتەوە لە ئێرانە من پێم وانە ئەوە ڕوو بدات لەبەرەوەی کە ئەزمموونێکی باشیان لەبەردەستایە و بابەتەکە ڕوونە ئێران پاشەچەیەکی بنەڕەتی پێکراوە لە غەزە بۆ لۆبنان لە لۆبنان بۆ سووریە لە سووریە بۆ عێراق و ئێستش هەڕەشەی لە یەکەن لە عێراق و بۆ ناوخۆی ئێران بە هیچ شێوەیەک باجی پێ نادەن بۆی کە دووبارە زیندوو بێتەوە ئەم هێزانە بخاتەوە ناو گۆڕەپانی سیاست لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست. کاک مەیسەم بە قسەکانی تۆدا بە خوێندنەوەکانی تۆ وا دەردەکەوێ یانی ئەوەی ئێرانیەکان خوتوکەی و هەستەی دۆناڵد ترەمپ دەدەن کە دەڵێ کێ ڕێگر بووە لەوەی کە ئەمریکا بێوێ تریلیۆنێ دۆلاری لەوە بەرێنان لە ئێراندا دەست بکەوێ ئێمە ئامادەین بۆ ئەوە دەزانن دۆناڵد ترەمپ تۆزێک کە ئاسپارەی لادەکەی ئیتر بە پیرەوە دەچێت هەروەکو سعودی یەک سەرۆتی بای تریلیۆنێ دۆلار ئێمە بۆ بەرێنان نەکەین دۆناڵد ترەمپ یەک سەرۆتی یەکەم وڵات کە دەچم بۆی سعودیە دەچم ئەو پارەیە گرنگە یعنی ئێران دەیەوێت لەم ڕێگەیەوە کەسبی عاتفەی دۆناڵد ترەمپ بکە ینی پێدوانیە ڕۆژێک لە ڕۆژان دۆخێک دروست بێ ئێران ببێ بە دۆستی ئەمریکا و قۆناغەکە بگوازرێتەوە لە دژایەتیەوە بۆ جۆرێک لە دۆستایەتی ئەنوە گوۆی لە هەفتاکان لە سەردەمی حکمی پاشای ئێرانە دەمان بینی ئێران تاکو ئەو کاتەی پاشەکشە نەکات لە ڕچەکردنی پرۆکسیەکانی ئیسرائیل ئەگەر بە فەرمی نەناسێت هەڕەشەکردنەکانی لە ئیسرائیل کۆتایی پێ نەیەنێت دەستێوەردانەکانی کە لە دژی ئاسایشینەتەوەی ئیسرائیل لە کۆتایی پێنەێرێت من پێم وانی ئەوە ڕوو بدات جانمیر شایمەر یەکێک لە بیرمەندانی گەورەی سیاسەتی نێودەوڵەتیە کتێبێکی هەیە لەسەر لابی ئیسرائیل دەڵێت کە جانمیر شایمەر پێی وایە لە کۆی گشتیدا سیاسەتی ئەمریکا چ لە ناوخۆ چ لە دەرەوە بەشێکی زۆری ئەوەی کە چۆن دادەڕێژێت و چۆن لە سیاسەتی دەرەوە دادەڕێژێت لەلایەن لابی ئیسرائیلەوە دادەڕێژێت من پێم وانە لابی ئیسرائیل ڕێگە بدات کە ئەمریکا تا ئەو ئاستەژ نزیک بێتەوە لە ئێران و ئێران بەردەوام بێت لەسەر ئەم سیاسەتەوە ئەم بیرکردنەوەی ئێستا دەتوانێت ئێران گۆڕانکاری بەسەردا بێت ئەوە ئەگەرێکە بەڵام من پێم وانێ بەبوونی کۆماری ئیسلامی لەسەر دەسەڵات و گۆڕانکاری ئەمە ببینین ئەگەر دەسەڵات گۆڕانکاری بەسەردا بێت یان وڵاتی دەسەڵاتێکی دیکە بێتە سەرکار یان ئەوەی کە لە ڕەوتی ڕووداوەکانی ڕۆژهەڵاتی نێوەڕاستدا ڕۆژهەڵاتی نێوەڕاستدا ئێران تووشی گۆڕانکاریەکی بنەڕەتی بێتەوە ئەتوانێت هەموو ئەمانە ئەگەرێکە بەڵام لە کۆی گشتیدام پێم وانیە کە ئەمریکایەکان
بیان هەوێت تەنانەت بۆ خۆشیان بیان هەوێت کە ئەو باجە گەورە بە ئێران بدەن سیاسەتی دەرەوەی ئەمریکا ئێستا ئەوەیە کە بیان هەوێت سەرپەرشتیاریان قەیرانانە بکەن بۆی کە بڕۆن بەرەو ئاراستەی چین. کاک مەیسەم دوا پرسیارم ئەوەیە ینی ئەمڕۆ ئەگەر گفتوگۆکان ئەنجام بدرێ بە باش یا بە خراپ و نسبەت ئێرانە باڵن گفتوگۆکانی جابی بن لێک تێگەیشتنە بێ گفتوگۆکان درێژاکێشن ئەگەر ئیسیجابەی یەکتریان نەبێ و گفتوگۆکان جۆرێک لە لێک تێگەشتنی لێ نەکەوێتەوە ئایترە ما بێتە دوا گفتوگۆ بە بڕوای تۆ لە مێژووی سیاسی هەموو وڵاتێکدا کاک ڕانکۆ گفتوگۆ دانیشتن دانوستان ڕێکەوتن نامەگەلێک هەیە کە بووە بە بەردی بناغەی گۆڕانکاریەکی بنەڕەتی پاسی لیبیمان کرد مدلی لیبی چۆن بۆ 2023 بوو 2011 قەزافی ڕووخە من پێم وایە ئەمڕۆ کە ئێمە ئێستا تێداین ئەمە ئەبێ بە بەردی بناغەی چۆن داڕشتنەوەی ڕۆژهەڵاتی نێوەڕاست ئەگەر ئێران پاشەکشەیەکی بنەڕەتی بکات لەسەر ویستانەی ئەمریکا و ڕێکەوتن کا لەگەڵ ئەمریکادا ئەتوان ئێران لە هەمان کاتە دووبارە هەر لاوازە ئەگەر نیکە مەترسی شەڕ هەنگاوێک نزیک بۆ تۆ لەسەر سنوورەکانی ئێران بۆیە دانیشتنی ئەمڕۆ دانیشتنێکە کە دەتوانێت ڕوومەتی ڕۆژهەڵاتی نێوەڕاست بگۆڕێت گۆڕانکاری بەسەردا بهێنێت و ڕەنگە مانگی چەند مانگ چەند ساڵ نازانم لە داهاتوودا ئێمە ئەگەر باسی گۆڕانکاری بنەڕەتی بکەین لە ئێرانە بگەڕێنەوە بۆ ئەم ڕۆژەوە بڵێن لە 12 ئاپریلی 2025 دانیشتنی ئەممان بەردی بناغی یەکێک لە بەردە بناغەکانی ئەم گۆڕانکاریە بنەڕەتیە بۆ لە ئێراندا. بەڕێز مەیسەم مرادی توێژەری سیاسی سپاس دەکەم لە کۆپنهاگنەوە لەگەڵمان بووی سپاس بۆ ڕوونکردنەوەکانت خۆشەویستان تا پێتانەگەین و بێرمەتێوکاران و کاتی خۆشمەتەوە.